بینی لە جادە ڕاوستاینە و بخۆی بەنزخانە شەش بەنزخانە تەکسی لە شەکردیانە لە چارکردیانە سێ لە سێکردیان و دوونێ بەنستی تەوجا دەکەێت بە 690 ئەلان دەرەوەهاتی نوسبێنە سرەماگە دەرەوەڵە نمایە بەس لۆ خصوصیە دەربڕۆ بە هەشتی تێکە هەشتەکە دەستێ دەکەی لە بەنجخانێ دێ دەرێ پیتمە ڕادەوستی بران بەنزینەکان بەکە لایە ئەوێ مەسەلەکە ئەگە باشەتەکە باش بوو لاتە بە کفنتزی ڕازی بین ئەگە باشەتەکەش باش بی خەرک ناسێ سا ئاسڕێ بگری دەچی باشەتەکەی تێ دەکەی بەس هەشتەکەش بەکەن لایە کاکە بەنزینەکان بەکەن لایە ئەوێ مەسەلەکە ئەگەنا خۆمە چیشمان ئەگەنا دو سێ سعات لە سەرێ ڕادەوەستی 6,000 زاگراتر دەچ تێ دەکەی قیرسیلەوەی بەنزینەکە باشتر بی بەنزینەکان باش نییە ئەو 690 دەرەجەیەکە بەس ئەوی دی بەکەن لایە والله چێشەماچی ئەو بەنزخانەیە قەپات کردیانە خصوصی تەکسی هیچ نەمایە هەمیان لەستا تۆ دەرێ بڕۆ بە 800 تێکەوتەوە کێشەمانەوەیە کە بەنزین نیە ئێستا دوونێکە بەنزین هەبوو جۆت بوو ئەوڕۆ سیارەیە کردە سیارە خصوصی نەمایە کورە بابە تەکسی پێویست ناکاتن وە دەزانن تەکسی پارەکی باشیش دەکاو دەرە باڵۆ خۆ لە دەرێ تێکا بە 1200 دیناری بە 800ەکە دەست تێ دەکەی دەبی فەورێت و فیتمەمی بکەیەوە فیتمەمە دەستێ کوالێتی چنیە ناڕازی نارێ وڵا ئێستاژەوە هاتینە زادەی داوای دەکەین بەنزخانەمان لۆ بکەنەوە ئێستا یەک بەنزخانە نەکرێتەوە لەو لێرە هەموو هەرچی هەیە 800ەکەیە Thank you.